ئەمە چێشخانەیەکی پێنج ئەستێرە نییە یان سوپەرمارکێتێکی بەنێوبانک ئەمەش بەفرگرە نییە. ئێرە شوێنی ئامادەکردنی ژەمی خواردنی ئاژەڵەکانی باخچەی ئاژەڵانە لە واشنگتن دیسی. ئەو کەسانەی خزمەتی ئاژەڵەکان دەکەن زۆر لیان نزیەکن، بەردەوام چاودێریان دەکەن و ڕاپۆر دەدەن بە ئێمە. لەو خواردنانەی کە حەزیان لێ نییە ئێمەش لەگەڵ لایانی تەندروستی تاوتۆی دەکەین. بۆ نمونە بۆ ئاژەڵێک ڕێژەیەکی سەوزە زیاد دەکەین یان مادەیەکی تر کەم دەکەینەوە. گرنگ هاوسەنگیان ڕابگرین. ماراستراک ئەو ژنە خۆبەخشەیە ڕۆژانە لاپەڕی ژەمی خواردنی ئاژەڵەکان هەڵەداتەوە. ئەو ڤیتامین و خواردنانە دەکێشێ چاوی لەو خشتانەیە کە بۆ هەر ئاژەڵە دیاری کراوە. ئامانجەکەش ڕوونە تا ئاژەڵەکان بە تەندروستی بمێننەوە. بەپێی ئەو لیستە خۆراکانە دەڕۆم کە بۆ ئاژەڵەکان دیاری کراون. هەر ئاژەڵە و لاپەڕی خۆی هەیە. ڕۆژانە هەر یەکیان 1000 گرام لەم خۆراکانیان دەدەنێ. جگەلەوەی ڕێژەی سەوزە و میوەی تازەیان پێ دەدەن، هەروەها هەندێک ڤیتامینیش. لا سیر نەبێ ئاژەڵەکانیش کاتی ناخواردنیان دیاری کراوە. ئێستا نۆرەی فیلەکانە. ئاژەڵی فیل لەم باخچەیە ڕۆژانە 150 پاوەند خواردنی دەدەنێ. وەک ئەماندا ڕاهێنەری فیل باسی کرد، فیلەکانی ئەو هەمووی مێینەن و هەر یەکە و لە شوێنێکەوە هاتوون و کەساتیان جیاوازە. زۆریش بەهەستن. بەردەوام یەکێکیشیان دەبێتە سەرکردە. کاتێک فیلەکە کلچی دەجوولێنێ یاخود جوڵاندنی گوێی بە لای ڕاستدا یان چەپدا بە فیلەکانی دیکە دەڵێت من ئەو ئاراستەیە دەگرم. دەیەوێت دڵنیا بێت فیلەکانی تر لە ئاراستەی تەواودان بەر لەوەی خواردنیش بخۆن دێت تامی دەکات. ئەم کارمەندانە خۆشتین خۆراک بۆ شوێنی ئاژەڵە جیاخۆرەکان دەگوازنەوە. قامیشی بامبۆ ئەو قامیشەی لە جیهاندا 662 جۆری هەیە و لەو باخچەیەشدا بەرهەم دێ. سەرڕایبوونی هەموو خۆراکێ هێشتا ئەو ئاژەڵانەش کە لە مەملەکەتی ترەوە هاتوون بێبەش نابن لەو خۆراکانی حەزیان لێتی. هەندێک خۆراک بە جۆرەی پێویست لە دەرەوە هاوردە دەکەین لە کەنەدا و شوێنی دیکەشەوە. ئەوەش زۆر نییە بەڵکو کەمێکە. خۆراکی جۆراجۆر لە دەڤەری واشنگتن دیسیدا دەست دەکەون. تەنانەت هەندێک چێشخانەی تایبەتیش هەن کە کۆمەکی باشمان دەکەن لە دەستکەوتنی هەندێک خۆراکی تایبەتدا. لەم باخچەیە هەوڵیان داوە ژینگەی ئاژەڵەکان نزیک بێت لەوەی لێی ژیاون. ڕەنگە تەنها بۆ ئەو ئاژەڵانە کە ڕاوچین جیاوازتر بێت لە وەستان بە دیار دەستی مرۆڤەکان و کات و ساتی ناخواردن. لە باخچەی ئاژەڵانی واشنگتن دیسی ئاژەڵەکان وەک شادێنە بەرچاو. لە دەرەوەی ئەم باخچەیەش لە ئەمریکا یاسا ئەوەندە توندە کەم کەس دەوێرێ بەرامبەر ئاژەڵەکان میهرەبان نەبێت. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن دیسی.